بسم الله الرحمن الرحيم. أوكا سرساوي زلبي بيدالين سپاس بۆ خوای گەورە کە ئەو ڕۆهاتینە ئێرە لەگەڵ ئەو کۆمەڵە برایەی ئینسان وەختێک ئەو شوێنە خۆشەی دەبینێت، ئەو ئاوا جوان و زوڵاڵ و سافەی دەبینێت، لەو شاخەی دێتە دەرێ دەسەڵات و قودرەتی خوای گەورەی بۆ دەردەکەویت. دەزانێت کە ئەو خوایە چەند بەدەسەڵاتە. ئێستا هەموو دنیا هەڵسێ ناتوانێت ئاوێکی ئاوا لە شاخێکی ڕق بێنێتە دەرێ. ئەوە دەسەڵات و قودرەتی خودای پەروەردگارە. خوای گەورە کە باسی بەهەشتێ دەکات دەفەرمێ مثل الجنة التي وعد المتقون، ئەو وێنەی ئەو بەهەشتەی کە وعد راوە بەکێ بە تەقواداران دەفەرمێ کە باسی دەکا فيها أنهار من ماء غير آسن، ڕووبارێکی تێدایە ئەو بەهەشتە کە ئاوەکەی ساف و زوڵاڵ و نەگۆڕە، یعنی نەتامی نەبوونی ناگۆڕێت. یەکێک لە زانایان دەڵێت هەر کاتێک خۆشی و ناز و نیعمەتێکی دنیا دەبینی، نیعمەت و چاکە و خۆشی بەهەشتێت بیر بکەوێتەوە. بەڕاستی ئینسان کە ئەو ناز و نیعمەتەی دەبینێت بیر لە بەهەشتێ دەکاتەوە، ئەی بەهەشت دەبێت چەند خۆش بێ و چەند گەورە بێ و چەند فراوان بێ و خۆشی و ناز و نیعمەتەکەی چۆن بێت. دەڵێ لە بەهەشتێدا پێغەمبەر صلی الله علیه وسلم باسی کرد، دەفەرمێ ڕۆژێکیان پێغەمبەر پێکەنی، فەرموویان بە چ پێ دەکەنی؟ فەرمووی ئێستا ئەو ئاەتە هاتە خوارێک کە خوای گەورە ئینا ئەعطەیناکە الکەوسەر، ڕووبار و سەرچاوەی کەوسەڕی لە بەهەشتێدا پێدام بە ئومەتی پێغەمبەریش دراوە صلی الله علیه وسلم. پێغەمبەر باسی ئەو ڕووبارەی دەکا کە کەوسەڕە، دەفەرموێ لێوارەکانی لە مرواریە، لە ڕیوایەتێک داهاتووە لێوارەکانی لە زێڕە، دەفەرموێ ئاوەکەی لە شیری سپیترە، ئاو سپیە، وێنەی ئاوی بەهەشتە ئینشاءڵڵا هەرچەندە لێی ناچیت وەکو حقیقت، بەڵام وێنەیەکی گچکە کراوەیە، دەفەرمێ لە هەنگوێنی شیرنترە، ئەوەندە خۆش و بەتامە. سبحان الله، هەر کەسە یەک جارە بیخواتەوە ئابەت تینووی نابێتەوە. ئەوە حەوزی کەوسەرە، ڕووباری کەوسەرە کە دراوە بە ئومەتی محەممەدی صلی الله علیه وسلم. ئیبن عەباس دەفەرمێت هەموو خۆشی و ناز و نیعمەتەکانی بەهەشتێ لەگەڵ هی دنیایە تەنها ناویان یەکە، ناوەڕۆکیان جیاوازە، بەڵام ئینسانیش کە خۆشی و ناز و نیعمەتێک دەبینێ جێی خۆیەتی کەبیر لە ناز و نیعمەت و خۆشیەکانی بەهەشتێ بکاتەوە. خوای گەورە بە لوتف و کەڕەمی خۆی ئینشاءڵڵا لە ڕووبارەکانی بەهەشتێ بێبەشمان نەکا ئینشاءڵڵا، لە حەوزی کەوسەرێ بێبەشمان نەکا ئینشاءڵڵا. خوای گەورە بیکاتە قسمەتی هەموو لایەکی ئینشاءڵڵا. والسلام عليكم ورحمة الله وبركاته.